شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا مەترسی لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستان دروست کردووە. بەو پێی کۆمپانیا رووسیەکان لە عێراق و هەرێم کاری وەبەرهێنانی نەوت و غاز ئەنجام دەدەن گەر لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە سزا بخرێتە سەریان گرفتی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کۆمپانیانە بۆ عێراق و هەرێم دروست دەبێت. کۆمپانیای گازپرۆمی ڕووسی لە ناوچەی گەرمیان لە 4 کێڵگەی نەوتدا کار دەکات و ڕۆژانە 30,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت، ئەمە جگە لە بەرهەمێنانی بڕێکی زۆر غازیش. هەروەها کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسیش پشکی لە بۆری نەوتی هەرێمدا هەیە. ڕۆزنەفتمان هەیە، ڕۆزنەفت 60% بۆڕی نەوتی کوردستانی هەیە کە تۆ ئەو کۆمپانیا بخرێتە ناو چوارچەوەی سزا ئابوووریەکانی ئەمریکا و ئەوروپاوە وەختە حکوومەتی هەرێمیش ڕێگایەک نادۆزێت، زەحمەتە بۆ حکوومەتی هەرێم تەعاملی لەگەڵا بکات لەبەرەوەی تۆ بە چی پارەیانە دەیتێ کە لە بەرامبەر ئەو سێرڤیسەی کە هەیەە لە کوردستانە چۆن حواڵە بانکیان لەگەڵا بۆ ئەەکەیت. هەموومانە هەرێم تووشی کێشەیە کات بە هەمان شێوە عێراقیشە تووشی کێشەی لەو جۆرە بێ لەگەڵ چەند کۆمپانیایەکی ڕووسی کە لە بەسرە و ناوەڕاستی عێراق ئیشەکەن. جیاواز لە گرفتی نەوت شەڕی ئۆکرانیا کاریگەری لەسەر بازاڕەکانی هەرێم و عێراقیش هەبووە، نرخی ڕۆنی شل و دانەوێڵە گران بووە. ترسی گرانبوونی زیاتری شمەکیش لای خەڵک دروست بووە، بۆیە بازار قەرەباڵغە لە کڕیار. لە ڕووی ئابووریەوە چەندین جۆر بازرگانی نێوان هەرێمی کوردستان و ئۆکرانیا هەیە، لە بازرگانی لە گەنم، لە ڕۆنی زەید، لە شەربەت و لە کۆمەڵی بازرگانی هەیە کە ئێستا وەستاوە، ئەمە لە ڕووی ئابووریەوە کاریگەری هەیە. لە ڕووی سیاسیشەوە کە ئەمە تەنها جنگی ئۆکرانیانێ جەنگێکە کە لە نێوان وڵاتە زلهێزەکان و بێگومان زۆرێک لە وڵاتە زلهێزەکان تێدا بەشدارە بن ئەگەر ڕاستەخۆ لە ڕێی شەڕیشەوە لە ڕێی هاوکاری و لە ڕێی ئەلامی و لە ڕێی ئەوە هەیە. بۆیە ئەمە کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەموو وڵاتانی دنیا هەیە، چ جای هەرێمی کوردستان کە خۆی لە دۆخێکی شڵۆقایە هەموو ڕووداوێکی جیهان لە هەندستان ڕووبا، لە ئۆکرانیا ڕووبا، لە هاشون ڕووبا، کاریگەری ڕاستەخۆ لەسەر هەرێمی کوردستانە بێت. شەڕی ئۆکرانیا و رووسیا تەنها کاریگەری ئابووری لەسەر هەرێم نەبووە، بەڵکو مەترسی گەورەبوونەوەی شەڕەکە و دروستبوونی مەترسی لەسەر قەوارەی سیاسی کوردی لە عێراق و سووریاش دروست بووە. مشکلەکەەوە ئێمە شەڕەکە تقریبا تازە دەستی پێکردو، هێشتا نازانین تاکوێ ئەڕوا، تاکوێ بڕەکە، تاکوێتە شوێنەیەکە چەند وڵاتی ترتیەوە گرێ لەم شەڕە. بۆیە ئەکید ئەگەرم شەڕە بەردەوام بێ و تەشەنە بکە زۆر کێشەی تر بۆ دنیا دروستە بێ لە ناو دنیاشە هەرێمی کوردستان بەشێکە لەو بازاڕە بە جیهانی کراوەی کە هەیە، بەشێکە لەو هاوکێشە سیاسیانەی دنیای پێ ئەبرێتە ڕێوە. بۆیە ئەکید هەرێمی کوردستانیش پریشکی ئەم ئاگرەی بەرەکەوێ. گەرمی شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا تازە گەیشتوتە بازاڕەکانی هەرێم. ترسی خەڵکیش لەوەدایە زۆربەی کاڵا و شمەکی بازاڕەکانی هەرێم لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکرێت. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، سلێمانی.